أو دليل أويا كظلمتي ويا اللي كدوها كأمليا نما وبنبك مدك بدوان النجاة بشي لبرأ والمردنيا تشترك هذا الجيال اللي Refugees who fled the ethnic cleansing. Well, right now, I think the biggest struggle is overcrowding. Last night, I think another 600. Ji bo em rengên cuda ê jiyaneke azad û serbixwe fêm bikin û bigihênin gelê hevhesret, me got ji her welatî û ji her kesî tiştekî ku em fêr bibin heye û em derketin rêwîtiyeke dirêj. Îro li Kosovayê ne. Kosova welatekî di naverasta Balkanan de ye û bi sed salan hatiye dagerkirin û gelên wê bin dest maye. Lê ji bo jiyaneke azad û serbixwe dev ji tekoşîna xwe jî bernedaye. ئەو خەڵکانی کە لەلایەن دەسەڵاتدارانەوە بە خاوەنی مێژوو لە قەڵم نەدراون، زۆر کات ئەگەر مێژووشیان نەنووسیبێتەوە ژیانێکی مێژووی ژیاون. سەرباری بەکارهێنانی زاراوەی ئەو دەوڵەتانی خۆیان بەڕێوە نابن لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە هەموو فۆرمێکی بەڕێوەبردن کە ئیرادەی ئازادی گەلێک بێت لە سادەترینیانەوە بۆ ئاڵۆزترینیان شایانی ئەوەیە کە ڕێزی لێ بگیرێت و بخرێتە بواری جێبەجێکردنەوە. لە 1995 خەڵکی کۆسۆڤۆ ئەلبانین. ئەلبانیەکان کە بەڕەچەڵەک دەستنەوە سەر شارستانی ئیلیریای دێرین، خەڵکی نیشتەجی ئەو ناوچەیەن. زەویەکانی کۆسۆڤۆی ئەمڕۆ دەکاتە زەویەکانی خۆرەڵاتی باشووری ئیلیریا کە پێی دەوترا دەردانی. کۆسۆڤۆ ویلایەتێک بوو کە ڕۆمای ڕۆژهەڵات و ڕۆژئاوای لە یەک جیا دەکردەوە کە ئیمپراتۆریەتی ڕۆما ڕووخا ناوچەی بیزانس کە بەستراوە بە ڕۆمای خۆرەڵاتەوە و دەکاتە کۆسۆڤۆی ئەمڕۆ لە ساڵی 1453دا لەلایەن عوسمانیەکانەوە داگیر کراوە. سەرەڕای سیاسەتە زۆرداریەکانی عوسمانیەکان و سەپاندنی باج لە سەریان ئەو هەوڵ و تێکۆشانەی کە بۆ ئازادی دەیان کرد لە ساڵی 1970دا دەگات بە ئامانجی خۆی لە ساڵی 1912دا. ئەوە بوو سربەخۆیی ئەلبانیایان ڕاگەاند، بەڵام لە دوای ئەمەش داگیرکاری هەر بەردەوام بوو. لە دوای عوسمانیەکان لە ساڵی 1912دا ناوچەکە لەلایەن سەربیاوە داگیر کرا. لە ساڵی 1913دا لە کۆنفرانسی لەندەندا خاکی کۆسۆڤۆ لە ئەلبانیا جیاکرایەوە. بە درێژایی جەنگی دووەمی جیهانی 3 ساڵ دووبارە لەگەڵ ئەلبانیادا یەکی گرتەوە و لە ساڵی 1945دا دووبارە چووەوە سەر بەڕێوەبەرایەتی سەربیا. دوایەوەی کە ئەڵمانیا پەلاماری یەکێتی سۆڤیەتیدا کۆمونیستەکانی یۆگۆسلافیا بەڕابەری جۆزیف برۆز تیتۆ جوڵەیەکی بەرگریان پێکێنا. پارتیزانەکان بە شێوەیەکی نهێنی لە ساڵی 1943دا و لە کۆبوونەوەیکی پەرلەمانی پارتیزانیدا حکومەتێکی کاتی شۆڕش جێڕیان پێکێنا، ڕاشیان گەیاند کە یۆگۆسلافیا دەوڵەتێکی فیدراڵی فرەنەتەوەیە. کۆمیتی پارێزگاری نەتەوەی کۆزۆڤۆ لەگەڵ لاوانی جیهاندا پێکەوە هەستان لە دوای هەوڵەکانی ساڵی 1920 خەڵکی ئەلبانیا بۆ ماف و ئازادی خۆیان. ئامەستانەش درێژە دەکەشێت تا خۆپشاندانەکانی قوتابیان لە ساڵی 1968دا لە پێناو داواکردنی مافی خوێندن بە زمانی دایک و هەڵکردنی ئاڵای نیشتیمان.
لە ساڵی 1970 بەپێی دەوڵەتی فیدراسیۆنی سۆسیالیستی یوگۆسلافیا کۆزۆڤۆ بەپێی دەستور بە ناوچەیەکی ئۆتۆنۆمی ڕادەگەێنرێت. بەڵام لە دوای مردنی مارشال تیتۆوە لە ساڵی 1980دا بیرۆکەی برایەتی گەلان و یەکبوونیان لەبیر دەکرێت و دووبارە زۆرێک لە قوتابی و ڕووناکبیرەکانی ئەلبانیا دەخرێنە نێو زیندانەوە. بەڵام هەوڵەکان هەر بەردەوامن و لە ساڵی 1991دا لەلایەن هێزی دیموکراتی کۆزۆڤۆ و بەڕابەری ئیبراهیم ڕوگۆڤا ڕیفراندۆم سازکرا و لە کۆتاییدا سەربەخۆی و دەوڵەتی کۆزۆڤۆ ڕاگەندرا و ڕوگۆڤا وەک سەرۆکۆمار هەڵدەبژێرێت. ئیتر بەهۆی لەکترازانی یوگۆسلافیاوە لە ساڵی 1990دا وڵاتانی کرواتیا و بۆسنیا هێرزگۆڤینا، سلۆڤیا و مەکەدۆنیا کە یوگۆسلاڤیان پێکەنەبوو سەربەخۆیی خۆیان ڕاگەیاند. بەڵام بەوەی فشاری سڕبی و هێزە سەربازیەکانیەوە کۆزۆڤا هێشتا ناتوانێت سەربەخۆ بێت. ئەو بارودۆخە دەبێتەوەی پێکدادان و سوپای سڕبی لە ساڵی 1995 دێتە کۆزۆڤۆ و هەروەها ژمارێکی زۆر هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی. کاریگەریەکانی جەنگ زۆر لەسەرمان سەخت بوو. 12,000 کوژرا و 1570 بوومان هەبوو. 5800 کەس گیرا بوون یان بردوبیان و یاخود وەک دیلی جەنگ بەکاریان هێنابوون. 198 گۆڕی بە کۆمەڵ دۆزراونەتەوە. لە جەنگەکەدا زۆر بارودۆخی مەترسیدار هەبوو. زۆربەی ئەلبانیەکان لە سێدارە دران. زۆر بەشیان لەلایەن سڕبیەکانەوە ئەشکەنجە دران. زۆرینەی ڕۆمەکانیش ڕوبەڕووی ئەشکەنجەی سڕبیەکان بوونەوە. کۆمەڵ کوژێکی زۆر گەورەیان ئەنجامدا. فشار و پێکدادان و شتی تری زۆری بە دوای خۆیدایەنە. سوپای ڕزگاری خوازی کۆزۆڤۆ کە لە ساڵەکانی 1990 دامەزراوە لە دوای خۆپشاندانەکەی قوتابیانی زانکۆیی پریشتینە کە لە بەرواری 1 تشرینی یەکەمی ساڵی 1990دا ئەنجامیاندا، ئەم سوپایش هێرشی چەکداری ئەنجامدا لە بەرواری 28 تشرینی دووەمی ساڵی 1990. سوپای ڕزگاری کۆسۆڤۆ لە جی زەبروستەمەکانی سڕبیا دامەزراوە. سوپای ڕزگاری کۆسۆڤۆ خەڵک هەوڵی سەرەکیان ئەوە بوو کە وڵاتانی ئەوروپا و وڵاتانی پێشکەوت و دیموکراتی لە جیهاندا مافە خوراوەکانیان بۆ بەدەستبێننەوە. مافەکانمان زۆر پێشێل کرابوو. قوتابیەکان ژەهراوی دەکران، زانکۆکان دادەخران. سڕبیەکان مامەڵەی مرۆڤی چینی شەشەم و حوتەمیان بۆ ئێمە دەکرد. ئۆتۆنۆمی خۆمانیان لە دەست دەکردینەوە. هەموو مافی مرۆڤایەتیان لێزەوت کردبووین. هەر لەبەر ئەم هۆیانە بوو کە سوپای ڕزگاری خوازی کۆسۆڤۆ دامەزرا. سوپای ڕزگاری کۆسۆڤۆ سوپایەکی ڕێکوپێک بوو، ململانەیەکی ڕاستی بۆ خەڵکەکەی خۆیە کرد. سوپا و پۆلیسی سڕبیش بەرامبەر ئەم ڕوبەڕووبوونەوەی جەنگەوەرانی سوپای ڕزگاری کۆزۆڤا داستیان کرد بە کۆمەڵکوژی خەڵکانی مەدەنی. ئەم ڕووداوانە لە مانگەکانی سەرەتای ساڵی 1990دا لە ناوچەی درێنیجە ڕوویداوە. لە دوای ئەوە لە بەرواری حوتی گەلاوێژی ساڵی 1990دا لە شەڕ و پێکدادانێکە نزیکەی 50 کەس لە خێزانی ئادەم جاشەریف کە یەکێکە لە ڕێکخرانی سوپای ئازادی خوازی کۆزۆڤا گیان لەدەست دەدەن. لە ساڵی 1912ەوە تاوەکو ساڵی 1990 ئەلبانیەکان بەردەوام ململانیان کردووە لەگەڵ داگیرکاریەکانی سڕبیا. جەنگی ئەلبانیەکان بەرامبەر بە سڕبیەکان تەنها جەنگێکی نەتەوایەتی نەبوو، بەڵکو دەجەنگان لە جی پلانی سڕبیەکان کە دەیانویست ئەلبانیەکان خاکی خۆیان بەجێ بهێڵن. ئەم جەنگە لە ساڵی 1990دا بەدەستی وەردانی ناتۆ کۆتایی پێهاتوو. کۆسۆڤۆ لە بەڕێوەبەرایەتی سربستان جیاکرایەوە. لە دوای ئەمەوە ئیتر کۆسۆڤۆ لەژێر بەڕێوەبەرایەتی میلەتە یەکگرتوەکاندا بوو و ئیبراهیم ڕوگۆڤا کە یەکێک بووە لە ڕابەرانی دروشمی سەربەخۆیی لە ساڵی 2002 تاوەکو 4 ساڵ سەرۆک کۆماری کۆسۆڤۆ بوو. لە دوایەوەی کە جەنگ بەهۆی دەستێوەردانی ناتۆوە لە ساڵی 1990دا کۆتایی پێات، کۆسۆڤا لە بەڕێوەبەرایەتی سڕبیا دەردەچێت و دەبێتە دەوڵەتێکی سەربەخۆ. ئیبراهیم ڕوکۆڤا کە یەکێکە لە ڕابەرانی هەڵمەتی سەربەخۆی کۆزۆڤا هەمیشە پەیوەندی باشی لەگەڵ یەکێتی ئەوروپا و ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکادا دروست کردووە.
ڕووکۆڤا سەرۆکۆماری کۆزۆفا بوو تا بەرواری 21 مانگی کانونی دووەمی ساڵی 2006 کە بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە گیانی لێدەستدا. لە هەمان کاتیشدا سەرۆکی پارتی دیموکراتی کۆزۆفا بوو کە پارتێکی گەورە بوو. کۆزۆڤا لە ساڵی 1999 تاوەکو ساڵی 2008 لە ژێر کۆنتڕۆڵی نەتەوەیە گرتووەکاندا بوو. لە بەرواری حەڤەی شوباتی ساڵی 2010دا سربەخۆیی خۆی ڕادەگەێنێت. ئەمەش بریتی بوو لە دەستپێکی قۆناغێکی تازە و ئەستەم بۆ کۆزۆڤا. کە ئەوترێ کۆسۆڤا یەکسەر ڕزگاری بە خەیاڵمایەت. دوای ئەو هەموو جەنگە کۆسۆڤایەکی سربەخۆ واتە ڕزگاری. ئیتر لەم ڕۆبە دواوە کۆسۆڤا بە فەرمی شوێنێکی باشە بۆ ژیان لە ڕووی کۆمارەکەی و ئەو هەموو خەڵکە جیاوازی کە تیایدا پێکەوە دەگوزارێن و خەڵک و سیاسەتەکەی پەیوەستن پێکەوە. ئەمەش ئەوە دەردەخات کە وڵاتەکەی ئێمە خاوەنی سروشتێکی داینامیشیە. قۆناغێکی نوێ لە پەیوەندی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ناتۆ بۆ کۆزۆڤای پاژماوی یوگۆزلافیا دەست پێ دەکات. سربەخۆیی هەر ئەوە نییە کە بە تەنها وڵاتێک بەڕێوە بەریت وە دەبێت هەندێک لایەن بەڵێنت پێ بدەن تاوەکو بتوانی سەرکەوتوو بیت. دەوڵەتە گەورەکانی وەک ئەمریکا هاریکاری هەموو وڵاتێکی سربەخۆیی خواز وەک یەک ناکەن. زۆر گرنگە کە لە وڵاتێکە بژی هەموو مافە تاکە کەسێکانی بۆ دەستەبەر کردبییتی و خاوەنی سربەستی خۆت بی. بەڵام بەڕاستی ساڵە سەرەتاییەکانی سربەخۆیی و وڵات زۆر بارگرانیە و لەبارەی ئەمەشەوە چەندەها بەسەرهاتمان هەیە کە بۆتان باس بکەین. لەگەڵەوەی کە سربەخۆیی دەستکەوتی یاسایی و سیاسی باشی هەیە، بەڵام شێوەی ڕنگدانەوەکەشی گرنگە لەسەر ئاین و زمان و خوێندن و ئابووری و داد و ئاسایش لە ژیانی ڕۆژانەدا. لە سا 75 دانیشتوانەکەی کۆسۆڤا گەنجن، بەڵام تەمەنی کار بەدەست و دەسەڵاتدارەکانمان لە نێوان 50 بۆ 60 ساڵاندا خەریکی کاری بازرگانین زیاتر وەک لە کاروباری سیاست. کۆزۆڤا بە شارەکانی پریزێرێن، گژاکۆڤێ، ڤێریزاژ، پێژێ، گژیلان، میترۆڤێجێ و پایتەختەکەیەوە کە پریشتینەیە 3.2 ملیۆن دانیشتووی هەیە. بێجگە لە ئەلبانیەکان کە زۆرترین ژمارەی دانیشتوانیان پێکەناوە، تورکەکان، سربیەکان، بۆشناکیەکان، گۆرەکان و ئەشکاییەکان لە کۆزۆڤۆدا دەژین. لە سا 95 کۆسۆڤۆ ئەلبانیە، هەروە ئەلبانیەکان لە مۆنتێنێگرۆ، سربیا و مەکەدۆنیا و یۆنان و ئەلبانیاشدا دەژین و لەگەڵ ئەمەشدا هەرچەندە جیاوازیکی دینی زۆر لە نێوانیاندا هەیە، بە شێوەیە کە ڕەنگە لە خێزانێکدا برایەک مەسیحی و براکەی تریان موسڵمان بێت، بەڵام هەر پەیوەندی خێزانی و خزمایەتی و زمان و ناوی باو و باپیرانیان پێکەوە کۆی کردوونەتەوە. دینی لایەنەکان تایبەتمەند نییە، بەڵکو هەروەک لە ئەلبانیەکان هەیە، لەوانەیە لە یەک کۆمەڵەشدا کەسانێک هەبن کە سەر بە دینی جیاواز بن. کۆزۆڤا وڵاتێک نییە کە تەنها دینێکی کردبێتە سەرچاوە، بەڵکو فرە دینە و سربەستیشی بیرڕای زۆریش بەرقەرارە تێیدا، ئەمەش بە ژیانی ڕۆژانەیەوە دیارە. لە کۆسۆڤا ئاین تایبەتمەندی تاکە کەسیە و ئازادە، بەڵام بە فەرمی ئاین لە بارێکی باشدا نییە. سەرۆکایەتی کاروبارە ئاینیەکان دانی پێدانانرێت لەلایەن دەوڵەتەوە. لە قوتابخانەکاندا وانەی ئاین ناگوترێتەوە.
هەرچەندە هەندێک لە خەڵکی کۆزۆڤا لەم بارە ناڕازین، بەڵام زۆریشیان وا بیر دەکەنەوە کە ئاین بەشێکی بچکۆلی ژیانە، نایەنەوێ بناغی ژیانیان بەپێی ئاین دابڕێژرێت. دین بەشێکە لە ناسنامەی مرۆڤەکان، لە ناسنامەی نەتەوەیی جیاواز، لە ناسنامەی تاکەکەسی. لە وڵاتە فرەنەتەوەکاندا زمان شتێکە کە نابێت لە بەرچاو نەگیرێت. لە کۆزۆڤۆدا هەرچەندە زمانی بربڵاو و ئەلبانیە، بەڵام بە زمانەکانی تریش دەدوێنەوەکو تورکی و بۆشناکی و سربی. پرۆفیسۆر دکتۆر حەسەن موژاژ سەرۆکی زانکۆیی گژا کۆڤا بەم شێوەیە باز لە گرنگی زمانی ئەلبانیەکە. دەتوانم بڵێم کە زمانی ئەلبانی کۆنترینە لە نێوان زمانەکانی باڵکان. لێکۆڵەرەوەکان دەڵێن کە بۆ لێکۆڵینەوە لە زمانی باڵکان زمانی ئەلبانی وەک کلیلێک بەکاردەهێنرێت. زمان پەیوەندی ڕاستەوخۆیی بە پەروەردە و فێرکردن و ئەو دوا ڕۆژەشەوە هەیە کە چاوەڕوان دەکرێت. عوسمان بێکە بەڕێوەبەری دوانەوەندی بەم شێوەیە لەم بابەتە دەدوێت. ناتوانرێت پەروەردە و فێرکردن بگەێنرێتە ئاستی گیان لە کاتی کەمی پەرتووک لە خوێندنگا و نەبوونی ڕێوشێنی بەرنامە بۆ داڕژە و لەبەر ئەوەی پەروەردە و فێرکردن پێویستیان بە جوڵەیە بەردەوام شتی تازە بەرهەم دەێنرێت، لەبەر ئەوە دەبێت پەروەردە و فێرکردنیش بەردەوام لە نوێگەریدا بێت. وە دوایەوەش پەروەردە و فێرکردن ئاستی پێکەوە گونجانی نەتەوە جیاوازەکانی ناو وڵاتێک دیاری دەکات. ئەگەر دەستێوەردانی دەرەکی نەبێت، ئەوە هەموو کۆمەڵگەیەک ئەتوانێت بە شێوەیەکی ڕێک و پێک باری کۆمەڵایەتی و کلتوری و ئابووری خۆی بەڕێوە بەرێت بێ هیچ کێشێک. لەبەرەوەی کە کۆمەڵگای کۆسۆڤا کۆمەڵگایەکی فرەنەتەوەیی بووە، ئەوە هەر لە سەرەتاوە مەبەستی سەرەکی ئەوە بووە کە گشت کۆمەڵەکان بەشدار پێ بکرێت لە پێگەێنانی دەوڵەتدا، هەرچەندە کە ئەمە بۆ وڵاتێک زۆر ئاسان نییە کە خۆی تازە لە جەنگێکەوە هات بێت، بەڵام لەگەڵ کاتدا توانرا بەشداری بە هەموو کۆمەڵەکان بکرێت. کۆزۆڤا لەگەڵەوەی کە زۆر ڕێز لە نەتەوە کەمینەکان دەگرێت، لە هەمان کاتیشدا هەمیشە بەلایەنی باشە جیاکاریان لەگەڵ دەکات. بە گوێرەی یاسایی دەستوری کۆزۆڤا، کۆماری کۆزۆڤا کە سەربەخۆ و دیموکراسی و یەکپارچە و سەروەرە بە پێی بیرڕای وەلانانی هێز بەڕێوە دەبرێت. دەسەڵاتی یاسادانان بەدەست مەجلیسی کۆزۆڤایە، سەرۆکۆمار نوێنەری یەکڕێزی کۆمەڵگایە و لەناوە و دەروی وڵاتدا نوێنەری یاساییە. ئەگەر تەماشای دەستەی یاسادانانی دەوڵەتی کۆزۆڤا بکەی دەبینی کە لایەنی زۆرینە و کەمینەی نییە، هەمویان یەکسانن. هەندێک جار هەیە لایەنە کەمینەکان دەستیان لە لایەنە زۆرینەکان زیاتر دەڕوات. پەرلەمانی کۆزۆڤا لە کۆی 120 کورسی 100 کورسی بە هەڵبژاردننی ڕاستەوخۆ بۆ ئەندام پەرلەمانەکانی داناوە و 20 کورسیشی دەرخان کردووە بۆ لایەنە کەمینەکان. سەرڕای باری نەتەوەی و سیاسی لەم دەوڵەتەدا بابەتێکی تریش هەیە کە ئەویش پێگەی ئافرەتە لە کۆمەڵگەدا. عاتیفە یەحیا ئاغا بە سەرۆکۆمار هەڵبژێردراوە کە خۆی لە بەڕێوەبەری پۆلیسی کۆزۆڤۆوە بووە بە جەنەڕاڵی سەرەکی. بەڕای من کۆمەڵگاکەمان ئیتر ئاگادارە لە ڕۆڵی ئافرەت و زۆر گرنگیشی پێدەدا، بەڵام بەبێگومان هێشتا ڕێگەی زۆرمان ماوە تابی بڕین و بگەین بەو ئامانجانەی کە خۆمانەمانەوێ و ئەوەش زۆر باشە بێ. سەرۆکوەزیران و سەرۆک پەرلەمانی کۆزۆڤا ئافرەتن. ئەم دوو نمونەیەش پێگەی ئافرەتمان پیشانەدەن لە نێو کۆمەڵگا و سیاسەتی کۆزۆڤادا. هەرچەندە سەربەخۆیی کۆزۆڤا لەلایەن 111 دەوڵەتەوە دانی پیادەنراوە، بەڵام هێشتا کۆمەڵێک کێشە هەیە لە پەیوەندیە نێودەوڵەتەکانیدا. کۆسۆڤیەکان هەندێک جار بۆ فیزەیەک چەند ڕۆژێک لە بەردەم کونسوڵەکاندا چاوەڕوان دەکەن، زۆربەی کاتیش داوای فیزەکانیان ڕەت دەکرێتەوە. هەندێک کەس دێن و دەیانەوێت دیموکراسیەت و مافەکانی مرۆڤمان فێر بکەن. ئیتر نازانم مافی مرۆڤ و دیموکراسیەت لای ئەوان چۆنە، بەڵام لێ ئێمە ئاوا نییە. ئەگەر سەیری سیستمی دادپەروەری و ئاسایشیش بکەین، ئەنجومەنی دادوەری کۆزۆڤا کە لە 13 ئەندام پێکاتوە ڕێکخراوێکی سەربەخۆیە کە هەمیشە هەوڵی پاراستنی بێلایەنی و سەربەخۆیی دەدات. دوان لە ئەندامەکان سڕبین و دوانی تریشیان تایە لە لایەنە کەمینەکان. بێجگە لە هێزەکانی پۆلیس، هێزەکانی سەربازی کۆزۆڤاش هەن کە بنچینیان دەگەڕێتەوە بۆ هێزە ئاسایشەکانی سوپای ڕزگاری کۆزۆڤا ئەو پەیوەستن بە میلەتە یەکگرتووەکانەوە و هێزی کۆزۆڤا پارێزگاریان لێ دەکات. بەڵام لە نێو شەقام
بەردەوامەکاندا زۆر چاوتان بە پۆلیس و هێزە ئەمنیەکان ناکەوێت. کۆزۆفا لە قۆناغیەوەدایە کە بکەوێتە سەر ئابووری بازاڕی ئازاد، بەڵام لەبەرەوەی پێویستە بە یارمەتی نێودەوڵەتەکان و پێویستی بەو پارە بیانیەشەیە کە لە دەرەوە بۆی دێت، ئەوە جارێ ئەم قۆناغە ناتوانێت بە ئاسانی جێگیر بکرێت. بەپێی ئەو راپۆرتی کە لەسەر هەناردە و هاوردەی وڵاتەکە کراوە، لە 95 هاوردێ و لە 5 هەناردەیە. بەرهەمهێنراوەکانیش تەنها چەند شتێکی لاوەکین، هیچ شتێکی ئەو تویان تێدا نییە. کۆزۆڤا وڵاتێکی کشتتوکاڵیە، زۆربەی دانیشتوانەکەی لە ناوچە داشتاییەکاندا دەژین، بەڵام زەویەکان بەش کراون. لەبەر نەبوونی توانایی تەکنۆلۆژی کشتتوکاڵیش بابڕێکی زۆر کەم سوودی بۆ ئابووری وڵات هەیە. کۆزۆڤا لە سامانی کانزاییدا زۆر دەوڵەمەندە. لە ڕووی سامانی سروشتی خەڵوزی بەردینیشەوە سێهەمین وڵاتە لە دوای ئەڵمانیا و پۆلۆنیا لە ئاز وڵاتانی ئەوروپادا. دو ڕۆژێکی ڕوون لەم وڵاتەدا نابینم. نامەوێت ڕەشبین بم، بەڵام کۆسۆڤۆ لەو ڕۆژەوەی دامەزراوە تا ئەمڕۆ هیچ کارگەیەکی کاری نەکردووە. خەڵکەکەمان تا بێت هەژارتر دەبن. کارگەی کانزایی ترێپچا هەتا ساڵەکانی 1990 نزیکەی 25,000 کرێکاری هەبووە، بەڵام دواتر بەوەی تایبەتمەندکردنی کردەکەوە زۆربەی کرێکارەکان دەرکراون و کەمتر لە 2000 کرێکاری تیادا کار دەکەن. لە ساڵەکانی 1990دا ئەم لە کاردەرکردانە بۆتە هۆی مانگرتنی زۆر و کێشەی یاسایی. لە ساڵەکانی 1990ەوە تاکو ئێستا 1 ملیۆن هاوڵاتی لە کۆسۆڤاوە کۆچیان کردووە. هەر لەبەر ئەمەیە ئێمە وەک یەکێتی سندیکا سربەخۆکانی سەر ڕایکارەکانی خۆشمان ناچار بووین کە هەندێک لێپرسراوێتی تریش بگرینە ئەستۆ. کۆچیش هەروەکو بێکاری کێشەیەکی گەورەیە. وەکو باسی لێ دەکەن لەم ساڵانی کۆتاییدا نزیکەی 200,000 هاوڵاتی لە کۆزۆڤاوە کۆچیان کردووە. هەرچۆنێک بێت لە دوای ماوەیەکی دوور و درێژی داگیرکاری و تێکەڵبوونی ڕەگەزەکان کە وڵاتێک هەوڵ بدات خۆی سەر لە نوێ دروست بکاتەوە، ئەوا لە کاتی کووردا ناتوانێت دڵی هەموو تاکێکی کۆمەڵگەکە ڕازی بکات. پر هم سینۆرن همجی بێسینۆرتینە. چاوا ئینسانە دگهێنێ هەفتوو واژەف دوورژی دخێ. وەکە پرا میترۆڤیچە گود ناوەندا باژارێ میترۆڤیچەدایە و لە باکوورێوێ سربی دژن، لە باشوورێوێ ژی ئەرناوت دژن. ئەف پر di salê notîn de wexta şerê serxwebûnê de bûye şahdê gelek pevçûn û kuştin e. Ji ber vê yekê jî îro dibin kontrola netewê Ewropayî de û ji bo otomobîla girtiye. Her çi kas ji bo ew nexweşiyê kevin bên ji bîrkirin navê pirê îro kirine pira aşîtiyê jî hê jî gava mirov di ser vê pirê ve diçin ew sehwa kevin di dilê wa de heye. لەلایەکەوە هەندێک کەس بە ناسنامەیەکی نوێوە هەست بە خۆشی ئێستا و داهاتووی دەکات. وەک تاکێک کە خاوەنی پاسپۆرتی کۆسۆڤیم هەز بە هاونیشتیمانەتی خۆم دەکەم، بەڵام لە دوای سەر بەخۆی کۆسۆڤاوە هەستێکی زۆر خۆشترم لا دروست بووە. ئەمە بێجگە لە هەبوونی ناسنامەیەک کە لەوە پێش خاوەنی ناسنامەیەکی سیاسی نەبووم. لەلایەکی ترەوە دوودڵی و پەرۆشی بۆ ڕابردوو. ئەگەر بڵێم پێش جەنگەکە خۆشتر بوو پێم دەڵێن کۆمۆنیستە. ئەوسا هەموو کەسەیە کاری دەکرد، کارگەکان لە کاردا بوون، بێئیشی نەبوو، پەروەردە و فێرکردن لە لووتکەدا بوو، خوێندنی زانکۆ بە خۆڕایی بوو، دەرچوانیش دەست بەجێ کاریان دەست دەکەوت، بواری تەندروستی و خوێندن بە تەواوەتی بە خۆڕایی بوو، بە پاسپۆرتەکەی خۆمان بەبێ فیزا دەمانتوانی بچین بۆ هەموو لایەک. لەلایەکیشەوە ئەوانە هەن کە تازە باری نەتەوایەتی خۆیان دۆزیوەتەوە. لە پێش سربەخۆیی خەڵکانێک هەبوون کە وشەی بۆشناکیان هەر نەبیست بوو، بەگشتی دەیانگوت وا بزانم بیستومە یاخۆت باوکم چیرۆکێکی لەو بارەوە بۆ گەڕاومەتەوە، ئیتر بەم شێوەیە باسی لێ دەکرا. لەلایەکی تریشەوە هەندێک گلەییان لە ونبوونی خۆیان هەیە. ژیانێکی ئاساییمان لە شاردا هەبوو،
کللتور و قوتابخانە و پێشانگا و زانکۆی تایبەت بە خۆمان هەبوو. بەڵام ئێستا لە گەڕەکێکی لا کۆڵاندا بە شێوەیەکی پەراوێزخراو دەژین. Ja sam imao u osnovi ne postoji razlika. ئەم پەیکەرە بۆ ناڕەزایی دەربڕینی ئەو کەسانە دروستکراوە کە لە وێنەکاندا دەیانبینین، مناڵەکانیان بە بێتاوان و بەبێ ئەوەی بەشداری هیچ شەڕێکیش بن کوژراون. ئەوانە قوربانیشی بێتاوانی ئەم جەنگ و تۆڵەسەندنەوەی بوون. Sistemi su uzeli vlast. لە شوێنێکی تریش کەسانێک هەن هەستی لە دایک بوونەوەیان هەیە. نیوبۆرن کە بەواتای لەدایک بوونەوە دێت لە ڕێکەوتی حەڤەی شوباتی ساڵی 2010دا دروست کراوە. ئەو ساڵە ئەمە بووە هۆی سیمای سربەخۆیی بۆ کۆسۆڤا. یەکەم ساڵ نەخشەی ئاڵای ئەو وڵاتانە کێشرا کە دانیان بە سربەخۆی کۆسۆڤا داناوە. ئەو وڵاتانەشی کە دانیان بە سربەخۆی کۆسۆڤدا نەناوە تەنها ناویان لە شوێنە بەتاڵەکاندا نووسراوە. PTE مەبەست لە ئەوروپایە، بۆیە بەڕەشیش ڕەنکراوە چونکە بەبێ فیسا ڕێ بە گەشتی کۆسۆڤیەکان نادەن. هیچ کاتێک ململانی میلەتەکان بۆ ئازادی و سربەخۆیی بە ئاسانی تێنەپەڕیوە، بەڵام ئەگەر یەک تۆز هەستی ئازادیان لا دروست بوو بێت ئەوە هەر هیواماوە و هیچ کێشەیەکیش بێ چارەسەرکردن نییە. ئەف چەند ڕۆژە ئەم لە تەجروبەیە سەرخەبوونێ یان وڵاتی قۆسۆڤایە بوون میوان. بۆکو ئەv تەجروبە و ئازمونێ ئازادی و سەرخەبوونێ ji welatên din ê bindesre bibin mînak. Heftiyeke dî em li welatekî din, welatekî ku ji bo azadî û serxwebûnê berxwedan û têkoşîn dabê. Hêviya me ji bo jiyaneke şad û azad. هیوای سەرکەوتن بۆ هەموو ئەو کەسانە دەخوازم کە هێشتا نەگەشتون بە ئازادی خۆیان و لە ژێر دەستی داگیرکردان. ئێمە تێدەگەین لەوان کە چەند ستەم لێکراون و مافخوراون و هەموو کاتێک پشگیریان لێ دەکەین بۆ ئەوی بتوان سەر بە خۆی خۆیان بەدەست بێنن، بۆی بتوان بە ئازادی بژین.